ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی جیهانی FAO بەنیازە لە شاری سلێمانی بانکێک تایبەت بە تۆ دروست بکات. جابەوەی کە بزانین و زانیاری وەربگرین لەسەر گرنگی دروستکردنی ئەم بانکی تۆوە و ئەوەی کە پێویست بە چی ئەکات و چۆن ئەتوانێت خزمەت بگەێنێت بە مرۆڤایەتی و بە بواری کشتتوکاڵ لەسەر ئەم تەوەرە بە میواندارەتی بەڕێز فەریدون عومەر حسێن ئەندازیاری کشتتوکاڵ و هەروەها بەڕێوبەری پارکی هەواری شار زانیاری زیاترتان پێشکەش ئەەکەین لەبەرەوەی کە ئەم پرۆژەیە بڕیاردراوە لە پارکی هەواری شاری سلێمانی ئینشەڵڵا دروست بکرێت. کاک فەریدون سڵاو لێ زۆر بەخێر باشتر لەسەر پرۆژەکە یەکەم جار زانیاریمان پێشکەش بکە ئەوەی کە پرۆژەکە بۆ بە گرنگ زانراوە کاری لەسەر بکرێت. خۆی بدەتەوە باسکەین کە لای هەمووتان معلومەکەوە جیهان بەرەنگاری کارەساتی گەورە بۆتەوە لەوانە گۆڕانی کەش و هەوا کارەساتە سروشتەکان کارەساتە مرۆیەکان ئەم شەڕ و بەزم و هەموو شتێکەوە جیهانی گرتوتەوە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کشتتوکاڵ کەم بێتەوە بەرهەم کەم بێتەوە و تۆی کشتتوکاڵی و بەرهەمەکان لە بەناوچوون و نەمانابن یاخود کەم بوو بنەوانە ئەمەش کاریگەریەکی یەکسەر ئەکاتە سەر ئاسایشی خۆراک کە لە کاتێکا جیهان ئەمڕۆ قەیرانی ئەوەی هەیە کە مرۆڤایەتی زۆر بووە چۆن خۆراکی بۆ دابینکە کە زەوی لە سەر کوڕی ئەرزی هەروەکو خۆیەتی و بەڵام خەڵکەکە زۆر زیایی کردووە جا ئەم قەیرانانە کە ئەو تاثیر ئەکاتە سەر ئاسایشی خۆراک و کەمکردنەوەی بەرهەمی کشتتوکاڵی تۆکان وای کردووە کەوا ڕێکخراوەکان و ناوەندە زانستەکان هەوڵ بن بۆ ئەوەی چارەسەری ئەم قەیرانە بەوە بکەن کە بەرهەم زیاد بکرێن نوعەتی باش بێتەکایەوە و تۆکان لە فەوتانن ڕزگار بکەن بۆ ئەم مەبەستە ڕێکخراوی کشتتوکاڵ و خۆراکی جیهانی لەگەڵ ئیکاردا کە سنتەرێکی توێژینەوەی بەرەنگاربوونی قەیرانەکانە لە ناوچە وشکەکانە دەستیان کردۆ بە دروستکردنی بانکی تۆ یاخود زیاکردنی خۆی هەبووە زیاکردنی بانکی تۆی لە ناوچەکانە بۆ ئەوەی ئەم تۆوانە بپارێزن و هەم دراسی بکەن چاچی بکەن نوعیەت و بۆ ماوەیەکەی زیاد بکەن و ئینتاجیشی بەرەو زیاتر برن یعنی بەرەنگاری ئەو قەیرانە بنەوە بەچی بە زیادکردنی هەم بەرهەمەکان هەم چاکردنی نەوەکانیان هەم ئیدامەکردنی کشتتوکاڵەکان بۆ ئەومە بە سەوتمان بانکی تۆیان بڕیاراوەکە بیکەن بانکی تۆ خۆی چییە پرۆژەیەکی زانستی نێونەتەوەیە هەلا شوێنەکە بێ و ناوچێژە بەستێتەوە بە سنتەرە زانستیەکانی جیهانەوانە بە هاوکاری دڵسۆزانی خۆشمان توانیویانە بەرچاوڕوونیەشان بنێ کە کوردستان زۆر پێویستە ئەو بانکی تۆی تیابێت لەبەر ئەوەی ئێستاوە پێش ئیستاکە باسیشانە دەرتان کرد خۆ دەرکەوت کە ئەم ناوچەیە ناوچەی سەرەتایی ژیان بووە بێزگەرلەوە کشتتوکاڵیش لە ناوچەی سلەیمانیەوە تایبەتی گەنم کە لە چەرموو دۆزرایەوە کەواتە کشتتوکاڵ لەم ناوچەیە دەستی پێکردووە اینجا بەو هۆیەوە بڕیاریان نا کە بانکێکی تۆ لە کوردستان بکەن و لە کوردستانیش ناوچەی سلەیمانی لەبەر ئەوەی لە سا هەفتا و پێنجی تۆوی بەرهەمە کشتتوکاڵیە سروشتیەکان لە ناوچەی سلەیمانیا دەستە بەر باشە کاک فەریدون ئێستا باسیەوەت کرد کە ئەم ناوچەی ئێمە گەڕینەوە بۆ مێژوو ناوچەیە بۆ بە کشتتوکاڵ بەناو بانک بووە پێش ئەوەی کە قسەکانت کردوتێ ئەم قەیرانە تەواوی جیهانی کردێتەوە بێگومانە مەش لە وڵاتێکەوە لە ناوچەیەکە بۆ ناوچەیە گۆڕانکاری بەسرایەت هەرێمی کوردستان ناوچەکەی ئێمە لەکوێ و قەیرانین ئەتوانین بڵێن مەترسیدارە یاخود قەیرانەکە کەم و ئەتوانین چارەسەر خۆی ئەزانشی قەیرانەکە کە ڕوئە لە هەموو جیهانە هەموو ناوچەکانێک دێتەوە بەڵام بۆ کوژەرە فەرمووت بە پێی شوێنەکان ئێمە تا حەدێ زۆر نزیک نین بەڵام زۆر ڕۆک و نەباتی خۆشمان هەبووە کە ئیستا ئەگەر سەیریکەی تۆوەکانی یان نەماوە یا بەرەو لە ناوچوون ئەچن چونکە ئەم گۆڕنی کەش و هەواش کە هێشتا زۆر باشی لێرەنەوە بەس لە ئێمە بۆ ڕۆژی شەر کاراکرێ لەم بوارەیە جایتر ئەو دوو ڕێکخراوە کە بڕیاریان نا ئەم بانکی تۆ لە سلەیمانی دانیان بانکی تۆیش چیە خۆی بریتە لە هەڵگرتنی تۆوەکان و چاکردنیان و دراسەکردنیان و کێڵگەیشی پێبێ بۆ بەرهەمهێنانی ئەم ڕووەکانی کە بەرەو کەمبوونە چەند یان نەماون بۆی بگەڕێنەوە و تا هەڵە گیرێت لە زروفێکی تایبەتە کە لە دەرەجە حرارەتێکی نزما کە بتوانێت بمێنێتەوانە باشە ئەم پرۆژەی کە بەڕێزت باست کرد
پێمان بڵێ چۆن ئەنجامەدرێت ئەم هەڵگرتنی توانە پرۆسەکە ئەبێ چۆن بێت ئەم بانقەکە سۆر بەش ئەگرێتە خۆی لەوانە بەشێکی تایبەتی هەیە وەکو کۆگا وەکو مەخزن ئەمە تۆکان لەوێ هەڵگیرێت تەبان لەسەر مواصفاتی تایبەت نەک هەروە اینجا بۆ هەم لەسەر دەرەجەی حرارەتی تایبەتی کە بتوانرێت ئەو تۆ ئیدامە بخۆی بە بێزگەلەوە بەشی هەیە بەشی دراست و مختبەر کە تایە دراسی ئەو تۆوانە ئەکرێ مقارنە ئەکرێت لەگەڵ چۆن بووە چۆن پێش بخرێ اینجا لە هەمووی زیاتر چێلگەیەکیشی هەیە ئەو چێلگەیە هەڵەسێ بە بەرهەمهێنانی ئەو ڕۆکانە و ئەو ستوکاڵانی کە لە ناوچەکە هەبوو باشە ئەم بانکە پێویستە کەسانێکە بێت چاودێری بکات بۆی کە بتوانێت ئاگای لەم تۆیانە بێت و ئەو تایبەتمەندیشی کە دروستەکرێ بێ بە شێوازێک بێکە تۆکان نەفەوتێن و ئایا لای خۆشمان تا چەند سوودی لێبینی لەو تۆیانە زۆر دروستە بەڵێ ئەی ئەو خۆی کە ئەکرێت لەژێر چاودێری وەزارەتی کشتتوکاڵە وە تایبەتی بەڕێوەبەرایەتی توێژینەوەی کشتتوکاڵی و بە هاوکاری هەموو لایەک و بە هاوکاری شارەوانی کە بانکەکە لە زەوی هەواری شارە دروستەکرێت کە عید بە وەزارەتی شارەوانیە بۆ کادیری باش لە ناوچەکەی ئەمە هەیە و توێژینەوە کادری زۆر باشیان هەیە بەڵام لە بەرنامەی ئەم کارەشە ئەوە هەیە کە کادر بنێرن بۆ دەورات بۆ دەرەوە خولیان پێ ببینن و تەتەوەریان پێ بن ئەنجا بێن کارەکان کە پاژەوەی تەوابوو ئیشی تیا بکەن جگە لەوەش خۆی باعتیادی ئەمە ڕەتی هەیە لەگەڵ هەموو ناوەندا زانستیەکانی دەرەوە باشە ئەو بەرهەمە کشت و کاڵیانەی کە هەیە تۆکانیان ئێستا هەر لە بازاڕیشە بوونی هەیە ئەمە کۆکردنەوەی ئێوە کاری لەسەرەکەن بەڵام ئێوە کار لەسەر کۆکردنەوە و هەڵگرتنی تۆی ئەو ڕۆکانەش ئەکەن کە کێوین بۆ منە گەنمی کێوی ئەمە سوودی چییە؟ زۆر ڕاستە لەبەرەوەی کەوا ئەگە سیرکەی لە ناوچەی ئێمە زۆر تۆوی سروشتی هەیە کە لە کۆنا هەبووە و ئستاژ لە زۆر ناوچەی سلێمانیا وەکوتم لە سا 75 ئەو بەرهەمە سروشتیانە لە ناوچەی سلێمانیا دەستەبەر بێ و ئەو تۆوانش کۆکرێتەوە هەم بۆ ئەوەی نەفەوتیە هەم دراسە و تەتەوریشی پێبیرە باشە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە ناوچەکەمان کازانین بوو کوشت و کاڵتیایە زەویەکی بە پیتمان هەیە وەکو بەڕێستان ئاگادار بن ئەو توانێکەیەتە ئەم بانقا ئەتوانین هەندێک لەو توانە لە ناوچەکەی خۆمانە پەرەی پێبین و کاری لەسەر بکەین و بتوانین بەرهەمی باشی لێبێنین خۆی کە کاتێک پرۆژەکەیەتە ئێرەوە یەکەم شت لەسەر ئەو توانە کارەکە کە لە ناوچێک سلێمانیا بەڵێ ئەنجا کوردستان و ئەنجا عێراق ئەنجا جیهانی باشە ئەتوانن بیخەمڵێنن چەند جۆری تۆ ئەتوانن ئێوە کۆبکەنەوە هەڵی بگرن بە هەزارەها چ خۆ زای تۆ حەزمێکی ینی ئەوەنە گەورەی جۆری ڕووەکە خۆی ئەوە تۆکان هەڵەگیرێ و لە چێڵگەکانی شادراسی ڕووەکەکانەکرێ بەڵە زۆر ژمارەی زۆر باشە بینە سەرەوەی کاک فەریدون بەڕێستان لەگەڵەوەی کە باسی ئەم بانقت بۆ کردینە بانقی تۆ گرنگی و تایبەتمەندی بۆ خۆمان هەیە باشە ئێستا پارچی هەواری شار باسی کێوێش بکەین کە ڕوبەرێکی زۆری ناوچەی سلێمانی داگیر کردووە و زۆر دڵخۆشیم پێیکە پارکەکە سەوز و جوانە و بەڕووی هاوڵاتیان ناکراوەتەوە ئەو گرفت و کێشانەی هێبوو لە ڕابردووە ئێستا چارەسەر بووە من هەمیشە باسی کەم ئاویەکەم باسی کۆمەڵە گرفتی کاکەم بەڕێستاوەکو بەڕێوەبەر چارەسەر بووە بەڕاستی خۆی هەوای شار بێت شوێنێکی زۆر گونجا و کەشوهوایەکی خۆشی هەیە قەناعەتکردن ئەو دوو ڕێکخراوەش کە ئەو بانکان هێنایە ئەوێ هۆکەری ئەوە بوو کە ئەو شوێنە شوێنێکی گونجاوە شوێنێکی ئەمینە شوێنێکە کە ئەتوانێت ئەوەی تا دەستە بەرکرێت جاوەکو جەنابە فەرمووت ئێستا بەڕاستی بە هەوڵی زۆری دڵسۆزان و شارەوانی و لە هەر هەوڵێن بە شێوەیەک هەواری شار بگەینە ئاستێ کە لە جێی بەڕاستی خۆشی خەڵکی ئەم شارە خۆشەویستە و میوانەکان بێ کە ڕوویتیەکەن ئێستا ئەگەر بزانی ئەم ساڵ ئەلحەمدولیلا ئاو باش بوو کێشەی ئاومان نەبوو ئەم ساڵیش ئەو باران خۆی لە حوسەت تێپەڕی کردووە و ئێمەش تەبان ئامادەکاریمان کردووە لە پاکردنەوەی هەموو شوێنەکان و بیرەکان و مەخزنەکان و هەمووی ئامادەیە بۆ ئەوەی ئاوی تیا حاضر ببێ بۆ ئەوەی ئینشاڵڵا لە وەرزی کەم ئاوی هاوینە بێ ئاو نەبین و زەرعێکی باشیشمان کردووە بەڕاستی خۆی کە زیاد لە ملیۆنێک هەموو جۆرەکان لە دار و لە گوڵ و لە دەوەن و ڕوێنراوە 1200 زیاتر سەوز کراوە و هەر بەردەوامیشین بەڵام بە شێوەیەکی ئەشواینا
بێ هەوڵی ئەوش بین بزانین تا چەند ئەتوانین خزمەتی لە خزمەت یا سەرکەوتوو بین و بە تایبەتی وەکو جەنابیشی ئەمەژۆ پیا ئاو لە هەمووی منترە بەڵام تەوەخۆرێ ئینشاءالله کێشەی ئەومان نەبێت باش باشە. ئاستی هۆشیاری هاوڵاتیان ئێستا لە چیایە بۆ پاک و خایەن ڕاگررتنی چکە زانین ئێواران کاتەکانی کە لەوانێ ژەمە خواردنێ یاخود لەگەڵ کە سوکاریان نابچن لێدا بنیشن ئایا بە پێویست ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیان ئێستا باشە بۆی کە ناوچەکە پیس نکات؟ ئێمە حەزەکەین هاوڵاتیان خۆشترین کاتی تا بەرنەسەر و زۆر تا ئیسراحەت و مرتاح بن. بەس لێرەشەوە هەر ئەڵێم پێویستەکە ئاسی وشتیاریان بەرزتر بێتەوە ئەوانیش هاوکارمان بن زۆر گۆڕاویشە باشە یعنی ئەگەر تێبینیش کرد بێ ئێستا چوبی پاک و تەمیزەکەی فەرقی هەندێک کێشە هەبووە بەڕاستی توانیمانە زۆر کەمی بکەینەوە و هەم خەڵکیش هاوکارمان بووە و هەم بەڕاستی ئیدارەی شاری سلێمانیش زۆر هاوکار بووە لەو سەرکۆ باسی پارکی هەواری شاری کرد هەرە و پارکەی کە ئەم پرۆژێتیایە ئەنجامەدرێ ئەو ڕوبەرەی کە ئەبێت بۆ ئەم پرۆژێ تەرخان بکرێت چەندێکە کاک فەریدون؟ ئەم پرۆژەیەکە کاتێک ئەو برادرانەی FAO لەگەڵ ئیکاردا هاتن کە شوێنەکەیان دی شوێنەکەیان زۆر بەدڵ بوو ئێمەش توانیمان بەڕاستی 100 دۆنم بۆیان تەرخان بکەین و ئەو 100 دۆنمان ئێستا هەیە لە یەکەوە پرۆژەکەی لەسەر جێبەجێ بکەن. ئێمە دەستخۆشیتان لێکەین بە هیوای سەرکەوتن بە هیوای کاری باشتر و هیواداریشین کە بتوانم پرۆژێ بە زووترین کار بچێتە بواری جێبەجێکردنەوە مادام وەکو بە ڕێزی ئاماژۆپیا یەکەم سوودمە خۆمانین دواتر بۆ ناوچەکە و دواتر بۆ عێراقیش بەگشتی و ئەنجا توانن بچێتە شوێنەکانی تریش دووبارە سپاس بۆ ئەمەدەبوون زۆر زۆر بەخێربێت زۆر خۆشحاڵ بووین. دەستەکانە خۆش.